رادیۆی زاری کرمانزی 92.7. سڵاوتان لێبێت بیستەران و بینەرانی بەڕێزی رادیۆی زاری کرمانزی لە بەرنامەیەکی نوێی تەندروستی بە خزمەت ئێوەی خۆشەویست و ئازیز گەیشتینەوە. هیوادارین بتوانین ئەو بەرنمەیە بکەینە پێوەرێک بۆ ئەوەی کە بتوانین زانیاری تەندروستی پێشکەش بە ئێوەی خۆشەویست و ئازیز بکەین. ئەمڕۆکە لە یەکەم بەرنامەی بەڵێن تەندروستی ئێمە میوانداری بەڕێز مامۆستا کارزان عوسمان ئەحمەدمان کردووە کە بەڕێزیان بڕیاردەری بەشی پەرستاری لە کۆلێژی تەکنیکی سۆرانن. ئەمڕۆکە میوانی ئەو بەرنامەیەنەوە و هیوادارین بتوانین زۆرترین سوودی تەندروستی بە ئێوەی خۆشەویست و ئازیز بکەین. بەڵێ مامۆستا کارزان زۆر زۆر بەخێر بێ بۆ رادیۆی زاری کرمانزی. ئەمڕۆکە یەکەم بەرنامەی تەندروستی لەگەڵ من کە مینامە هیوادارم بتوانین بەرنامەیەکی زۆر زۆر باش پێشکەش بە بیسەران بکەین. بتوانین ئەمڕۆکە دەربارەی کۆلێرا قسە بکەین. بەڕێزتان ئەگەر لەسەرتاوە سڵاوێکتان هەیە بۆ بیسەران فەرموون. لە پێشەکیدا بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ رادیۆی زاری کرمانزی و بۆ بەڕێوەبەرەتی تەندروستی سۆران. بەڕاستی لە پێشەکیدا پێم باشە ینی ئەو بەرنامانە بەردەوام هەبن لەبەرەوەی کۆمەلگای ئێمە بەڕاستی زۆر پێویستی بە هێڵس ئیجوکیشن هەیە کەوا ڕێنمایی تەندروستی و هۆشیاری تەندروستیە کە بەداخەوە ینی ئێمە کە نەخۆشی کۆڕۆنا بڵاو بۆ کەوا بڵین هیچ حیلاجێک نەبوو، تەنها ڕێنمایی تەندروستی ینی بینیمان کاریگەری هەیە. جا بۆیە بەڕاستی زۆر پێویستە و بەرنامانە بەردەوام هەبن و گرنگی پێ بدرێ و بە زۆری لە ڕێگای بڵین تەلەڤیزیۆن و رادیۆکان و گۆڤار و پێشکەشکردنی سمینارات لە ئێستاشدا وەکو ئێوە ئاگدارن کەوا بڵین نەخۆشی کۆلێرا لە هەموو بڵین زۆربەی وڵاتەکان هەیە کە وڵاتانەی تازە بڵین پێش نەکەوتونە ینی بەو شێوازە دیڤلۆپینگ کەنتریان پێدەگوترێت. لە وڵاتی خۆشمان بەداخەوە ینی کەوا کەیسی کۆلێرا هەیە. جا ئینشاءڵڵا لە تەوەرەکاندا باز دەکەین کەوا نەخۆشی کۆلێرا چیە و چۆن خۆپارێزی. دیارە تەوەری ئەمڕۆکەمان دەربارەی نەخۆشی کۆلێرایە. هەر وەک بەڕێزیشت ئاگاداری لە ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران و هەروەها بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆرانیش هەڵمەتی جیا ئەنجامدرا، هەم لە باڵێن دژنە هاوبەشەکانی قایمقامەتی سۆران و هەم لە خۆی بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران کە سەردانی چێشتخانەکانەکە بۆ نمونە یان خود باڵێن ڕێنەمایەکانی تەندروستی بە تایبەتی لە خواردنگە و ناناوخانەکان جێبەجێ بکرێتن و هەروەها چەندین باڵێن بروشور و باڵێن نامێلکە و پۆستەرات لەو بارەوە بڵاو کرایتەوە کە هیوادارین ئەماش ببێتەوەی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە مەترسیەکانی ئەو نەخۆشیە. مامۆستام دەبێت بۆ یەکەم پرسیار ئەو پرسیار لە بەڕێز بکەم کە نەخۆشی کۆلێرا چییە یان خود پێناسی ئەو باڵێن حالەتە چی؟ بەڵێ خۆی نەخۆشی کۆلێرا نەخۆشیێکی بەکتەریاییە لە ڕێگای چیەوە دەگوازرێتەوە؟ لە ڕێگای ئاو خۆراکی پیسەوە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە. بەکتەریاکە شێوەی چیلکەیی هەیە کەوا فلاجیلایەکی هەیە کەوا دەتوانێت خۆی بەناوپۆشی ڕێخۆڵە باریکەوە بنووسێنێ تووشی ئینفێکشن و هەوکردنمان بکات. ساڵانە بەپێی ئەو ئامارەی ڕێکخراوی جیهانی تەندروستی کەوا لە بەردەستماندایە 1.3 بۆ 40 ملیۆن کەس ساڵانە تووشی نەخۆشی کۆلێرا دەبێت لە جیهاندا. لەو ڕێژەیەش کە هەمانە ساڵانە 21,000 تا 143,000 کەس لەوانەیە پێی بمرن. نەخۆشیەکە وەی وەکو باسمان کرد نەخۆشیێکی بەکتەریاییە یعنی ڤایرۆز نیە بەکتەریایە لە ڕێگای ئاوە دەگوازرێتەوە لە ڕێگای خۆراکی پیسەوە تۆ بڵین کە بەو ئاوە بڵین سەوزە و میوە شت دەشۆیەوە زۆرجار لەو ڕێگایە بۆ دەگوازێتەوە. مامۆستا نیشانەکانی چین؟ نیشانەکانی خۆی نیشانەکانی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر لەوانەیە جیاواز بێ. بڵین ئەو بڕێکەوە بەکتەریایەکە کە چۆتە ناو لەشی کەسێک ئەگەر بێت و بڕەکە زۆر بێ نیشانەکان لە کەسەکە بڵین سڤیرتر دەبێن تووتر دەبێت بەراورد بەوەی کەوا لە کەسێکدا بڵین بڕێکی کەمتر چۆتە ناو لەشی. ئێمە یەکێک لە نیشانە هەرە سەرەکیەکان کەوا نەخۆشی کۆلێرای پێجیا دەکەینەوە لە نەخۆشیەکانی تر. چونکە ئێمە زۆر نەخۆشیمان هەیە کەوا زگچون دروست دەکات. ئەوەیەکەوە زگچوونەکەی داریایەکەی کەوا بڵین ئەو کەسەی تووشی دەبێت لە نەخۆشی کۆلێرا
وەکو ئاوی برینج وایە کە برینج دەشوێ بەو شێوازەیە، یعنی هەر کەسێک بۆ نمونە هەستی کرد لە ماڵەوە پیسایەکەی ڕەنگی گۆڕاوە وەکو ئاوی برینج ئەوە یەکسەر دەبێت بە زووترین کات سەردانی نەخۆشخانە بکەوە. یەکێک لە نیشانە هەرە سەرەکیەکانی تر و یەکێکتر لە نیشانەکانی تری ئەوەیە کەوا کەسەکە تووشی نۆزیا ڤۆمیتینگ دەبێت، ڕەشانەوە یەڵەنجدان دێ. ئێمە زۆر نەخۆشی هەمانە بڵێنەوە حاڵەتان و نیشانە ڕوودە، بەڵام وەکو باسم کرد لە خاڵیەکەم بە نیشانەیەکەم ئەمە دەتوانین کۆلێرای جا بکەینەوە. یەکێک لە خاڵە هەرە مەترسیەکانی کۆلێرا کەوا بڵێن تووشی دەبین نیشانەکانەوەیت کەسەکە تووشی دیهایدریشن دەبێت و شکبوونەوە دەبێت. ئەگەر بێت و کەسەکە زوو چارەسەری نەکە ئەو شکبوونەوەی زۆر کاریگەری خراپی لەسەر دەبێت، تووشی مزعفاتی تری دەکات. یەکێکتر لە نیشانەکانی کەسەکە چاوەکانی بەرەو ژوورەوە دەڕوە و تووشی شەکەتی دەبێت، یعنی زۆر بێتاقەت دەبێت. لێدانی دڵی لەسرە خۆ دەبێتەوە، عەفوەن لێدانی دڵی خێرا دەبێت و زەختی خوێنی دادەبەزێ کەسەکە، زۆر هەست بە شەکەتی دەکات. بەڵام لە مناڵان نیشانەکان جیاوازە. لە مناڵان زۆر جار تووشی کۆنڤۆڵشن یعنی تووشی گەشکەی دەکەوە، حاڵەتی تاشی لەگەڵ دەبێت لە مناڵان و زائیدەن ئەگەر بێت و زوو چارەسەر نەکرێت منداڵەکە دەکەوێتە حاڵەتی کۆما و بێهۆشیەوە. بەڵێ کەواتە یەکەم با بڵێن نیشانەکان کە با بڵێن لە کەسێکدا بەدیکرا یەکەم هەنگاوەوەی کە بە زووترین کات بکاتە. بەڵێ بە زووترین کات کە هەر کەسێک هەستی کرد تووشی زگچوون بووە، خاصەتەن ئەگەر زگچوونەکەی وەکو باسمان کرد کە تۆ برینج دەشۆیە بەو شێوازەیە، ئەوە یەکسەر بە زووترین کات پێویستە سەردانی نەخۆشخانە بن کە تەندروستیەکان کە بۆ ئەوەی ئەمە بتوانین عیلاجی پێویستی بۆ دابنین. بەڵێ مامۆستا کارزان دیارە لە هەموو جیهاندا کاتێک کۆڕۆنا بڵاو کراوە لە وڵاتە ئەوڕۆپیەکان لە وڵاتەکانی دیکە ئێمە لێرە هەستمانە کرد کە ناگاتە ئێرە، بەڵام لە کاتێکا نیشانەکان با بڵێن حالەتەکانی نەخۆشی و بە تایبەتی ڤایرۆسی و ئەو پەتایانە لەوانەیە بشکاتە ئێرە کەواتە پێویستە هاوڵاتیان بە باشترین شێوە چاودێری خۆی و تەندروستی خۆیان خۆی میناخانە. من یعنی زۆر جار بڵین کە لە سمینارات و محازەڕات و شتانە باز دەکەم، نەخۆشی گواستراوەکان مەترسی چی هەیە؟ مەترسی ئەوەی هەیە کەوا تۆ بڵین کەسێک توش بوو بیگوازێتەوە بۆ کەسێکی تر، وەکو نەخۆشی تر نییە بۆ نمونە کەسێک تووشی شەکرە دەبێت لە جۆری دۆمیان تووشی بڵین زەختی خوێن دەبێت، ئەوانە ناگوازرێنەوە. بەڵام نەخۆشە گواستراوەکان ئەگەر بێت و یەک حاڵەتیشمانەوە یەک کەیسیشمان هەبێ هەر زۆرە. بۆ ئێستا کۆڕۆنا خۆی کەوا بۆ پاندێمیک بۆ جیهانی نەخۆشێکی جیهانی لێ کەیسەوە سەری هەڵدا، لێ کەسەوە سەری هەڵدا ئاوا بڵاو بۆ بە جیهاندا. جا بۆیە یعنی ئەم کە دەبێت زۆر گرنگی ینی بەڕاستی بە نەخۆشیە گواستراوەکان بدەین، بە تایبەتی ڕێکارە خۆپارێزەکان بۆی هاوڵاتیان و هاونیشتیمانانی خۆمان ئاگدار بکەینەوە کەوا چۆن خۆپارێزن. چونکە ینی بە زۆری ینی زۆربەی نەخۆشە گواستراوەکان تەنها گەر بێت و بە ڕێنمایی تەندروستیەکانی مە جێبەجێکەین پارێزراو دەبینەوە نەخۆشیە. بەڵێ ڕەنگە پرسیاری من و باڵێن گشت پیسەرەکان کە ئێستا گەویستی ئەو بەرنامەیەنە دەیانوێت بزانن هۆکارەکانی با بڵێن سەر هەڵدانی ئەو نەخۆشیە چیە. خۆی میناخان نەخۆشی کۆلێرا بە زۆری لەکوێ هەیە لە وڵاتانەی کەوا کەم دەرامەتن یاخود تووشی بڵێن کارەساتی سروشتی بوونە یان شەڕی تێدایە، بۆ لەبەرەوەی زۆر جار سەرچاوەکانی ئاوی خواردنەوە پیس دەبن لەگەڵ سەرچاوی ئاوی زێرا و ئاوڕۆکان کە ئەمە دەبێتە یەکێک لە هۆکارەکانی بۆ بڵاوبوونەوەی نەخۆشەکە. و یەکێکی تر لە هۆکارەکانی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێراچیە ئاوی پیسە. سەرچاوەکانی کە ئاوی پیس هەبوو ئەمە هۆکارێکە. و یەکی تر لە هۆکارەکان خواردنی دەریاییەکانە، ئەمانەش یەکێکن لە هۆکارەکانی ئەگەر بێت و بە جوانی نەکوڵێنرابن نەخۆشەکە بگوازرێتەوە. یەکی تر لە خاڵەکان خواردنی دەرەوە، بۆ نمونە خواردنی سەر عارەبانەکان و یاخود خواردنی فاست فود و ئەوانە یەکێک ئەگەر لە هۆکارەکان ئەوەیە. و خواردنی زەڵاتە، یعنی من ڕاستی پێم خۆش ئینشاڵڵا لە ڕێکارە خۆپارێزەکان باز دەکەم کە هاوڵاتیان بە هەموو شێوازێک هەوڵدەن لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشیەکانی وەکو کۆلێراوانە خواردنی دەرەوە بەکارنێنن. ئەمانە و چەندین هۆکاری تریشمان هەیە کەەوە وا دەکەن یعنی نەخۆشی کۆلێرا بڵاو بێتەوە. بڵێ ئەوەی بەڕاستی ئەمە بەشداری زۆر کۆڕ و سمینارەکانمان کردووە، هەروەها چەندین خۆلیشمان بینیەوە لەو بارەوە بە تایبەتی لە مەترسیەکانی ئاوی پیس. بە تایبەتی پێویستە کە هەموو هاوڵاتیان بتوانن ئاوەکان ئاوی تەندروست بەکاربێن، تایبەتی ئاوی گوڵاو. مامۆستا بەڕاستی زەختیان لەسەر ئەوە کردەوە کە هاوڵاتیان هۆشیار بکەینەوە لەوەی کە بتوانن ئاو بکۆڵێنن ساردکەنەوە ئەو کاتە بەکاری. یەکێکتر لە هۆکارەکان میناخان با لەبیرم نەچێ لە وڵاتی خۆماننا
سپاس بۆخوای گەورە بەڵام تا ئێستاش لە هەندێک وڵات هەیە یعنی WC نییە خەڵک هەر دەچێت لە دەرەوە یان لەسەر چاوی ئاو بڵین پیسایی دەکە ئەمەش دەبێتە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی جا خاصەتان لای ئێمەش بڵین لای هاوینان و بەهارانەوە کە خەڵک دەچێت بۆ دەرەوەوانە زۆر جار سەرچاوەکانی ئاو پیس دەبن بڵین بە ئەو هۆکارانێکەوە مرۆڤ پیسایەکانیان دەخەنە ناوە و ئاوانە جا ئاوەکە تێکەڵ دەبێتەوە لە ئاوی خواردنەوە ئەمە شێکێتە لە هۆکارەکان بۆ توژبوونی نەخۆشی بەڵێ مامۆستا یەکێک لە خاڵەکانی ئەوەی کە بەڕاستی حاڵەتەکانی تەندروستی زیادەکە بە تایبەتی پیسبوونی ژینگەیە کە بەڕاستی حالەتەکانی تەندروستی و ناتەندروستبوونی هاوڵاتیان زیادەکە کە بەڕاستی بابەتێکی زۆر زۆر گرنگە پێویستە ژینگە پارێزەکان ئەوانەی کە لە ڕێکخراوەکان ئیشەکەن زیاتر زەخت لەسەرەوە بکەنەوە کە بەڕاستی ژینگەمان بپارێزین بۆەوەی کە تەندروست بەڵێ ڕێکارەکانی خۆپارێزی ئەو نەخۆشیێتیان میناخان ڕێکارەکانی خۆپارێزی ئەوەی زۆر زۆر گرینگە کە هاوڵاتیان جێبەجێکەنەویش ئەوەیەکەوە دەشوشتن هەر بۆ نەخۆشی کۆلێرانە بۆ زۆربەی نەخۆشیەکان خاڵێکی زۆر گرنگی خۆپارێزیە بۆ لە نەخۆشیێت درمەکان نەخۆشی گواستراوەکان بە تایبەتی دوای وەی کەوا بڵین لەسەر ئاودەیە دەرەوە پێش ناخواردن پێش خواردن ئامادەکردن ئەوانە زۆر زۆر گرنگەکەوە تۆ گرنگی بەدەشتن دەیکەوە بە ئاو سابون دەست شوی تەنانەت هەتا سەرچاوەکان دەڵێن لە کاتی بڵاوبوونەوەی کۆلێرا کە تۆ دەم و ددانی شت دەشوی بە فڵچە و ماچون پێویستە ئەو ئاوی بەکاریدێنی ئاوێکی خاوێن چونکە ئەگەر بێت و خاوێن نەبێ ئەوەش دەبێتەوە کارێک بۆ چوونە ژوورەوەی ئەو بەکتەریا بۆ ناو لەشمان و یەکی تر لە خاڵەکان بۆ خۆپارێزی ئەوەیەکەوە بە هیچ شێوازی خواردنی دەرەوە نەخۆین لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا بە تایبەتی زەڵاتە وانە یعنی زەڵاتە لە بۆرەوێت و زۆر جار لە ماڵەوە کە تۆ دروستی دەکەی تاکیدی کەوا بڵین بە شێوازێکی جوان خاوێنت کردووە شتۆ بەڵام لە دەرێ لەوانەیە لە مەتحەمێک تۆ خواردن دەخۆی وەکو پێویست نەتوان گرنگی بە خواردن یاخود ئەو تەختەیە کەوا بڵین زەڵاتەکەی لە سەور دەکرێت پیس بێ ینی زوو نەشۆرابێ و یەکی تر لە خاڵەکان کەوا زۆر زۆر گرینگە لە کاتی بڵاوبوونەوەی کۆلێرا ینی من دوێنێش دەرسێکمان هەبوو باسیۆن کردکەوە بە قوتابیەکانی کەوا بڵین لە بەشە ناوخۆیەکانن تم ینی ئاوەکەی بکوڵێنن یعنی شتێکە هیچ کولفەی تێ ناچێ ئەو بەکتەریا بە کوڵان لە ناو دەچێت یعنی هەمومان دەتوانین سواز بخوا ئێستا جەوەکە شوێنکە شانە دەتوانی منزەڵێک ئاو بکوڵێنی تاتە بە تەواوەتیانی دەکڵاوە کە دوای لە دەرەوە سەرێکی لەسەر دامنێ باسار بێتەوە دەتوانی بۆ خواردنەوە بەکاری بێنی یاخود بەکارهێنانی ئاوی بوتڵوانە بڵین لەو حاڵەتانە ئەوە زۆر زۆر کاریگەرە لەبەرەوەی ئێمە زۆر جار لەوانەیە ئاوەکە کە لە سەرچاوی کە تەوزیع دەکرێت بە خاوێنی بێ کلۆری تێ بکرێت بەڵام لەوانەیە لە شوێنێک ئەو ئاوە شکابێ یاخود ئاوی زێرا بشتی بێتەوە پاڵ ئاوەکە پیس بێتەوە جا بۆ دڵنیابوونی خۆمانەوەیە باشترین ڕێگە ئاوەکە بڵین وەیەکی تر لە خاڵەکان ئەوەیە کەوا دوورکەوینەوە لە خواردنی دەریاییەکان و دوورکەوینەوە لەو خواردانێکەوە سەریاندانە پۆشراوە و باشی بە باشی نەکوڵێنراون و یەکی تر لە خاڵەکان کەوا زۆر زۆر گرینگە بۆ خۆپارێزی لە نەخۆشی کۆلێرا ئەوەیەکەوە ئەو میوانە بخۆینکەوا دەتوانین سپیان بکەین وەکو مۆزوو قاڵوانە لەبەرەوەی کە تۆ سپیت کرد بەرگەکەی هەر پیسێکشی پێوە بێ عنی نایەتە ناو لەشیتەوە دوورکەینەوە عنی لەو خواردانێکەوە سپی ناکرێن ئەو سەوزە میوانێکەوە سپی ناکرێن و بە تایبەتی سەوزە میوە لە کاتی بڵاوبوونەوەی کۆلێرا عنی ڕێنمایی هەموو هاو نیشتیوانیان دەکەمکەوە بە هیچ شێوازێک سەوزە بەکارنێنن لەبەر ئەوەی ئەگەر بێت و ئەو سەوزانە زۆربەی کات بە ئاوی خاوێن لەوانەیە بڵین ئاو نەدرابن ڕێکارێکی وەکو پێویست نەژیرابێتە بەر بە شێوازێکی جوانیانی بێت بۆ بازار ئەمە خاڵێکە کەوا دەکات نەخۆشی کۆلێرا زیاتر بێت بەڵێ هەر لە میانەی ئەو بابەتەی کە باست کرد بەڕاستی کتابێکمان گەیشتە دەست لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر باڵێن بەشی پاراستنی تەندروستی بە ژمارە 2210 کە ئاماژەی پێدایە لە پێناو تەندروستی و سەلامەتی هاوڵاتیان لە سەرهەڵدان و بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا لە شارچکەکانی هەرێمی کوردستان کاری پێویست ئەنجام بدەین بۆ جێبەجێکردنی باڵێن ئەم خاڵانە کە ئێستا کە ئاماژە پێکەم لۆ نمونە قەدەغەکردنی سەوزە و ماست و دۆ لە چێشخانەکان جگە لەوانەی کە لە کارگەکان بەرهەم دێت هەروەها باڵێن قەدەغەکردنی بە تایبەتی سەوزە
بەڵێ لە چێشخانەکان و لە خواردنەکان کە بەڕاستی ڕەنگە بەهۆی سەرقالی و ئیشی زۆرەوە نەتوانن گرنگی بپارێزن وەکو پێویست گرنگی یەکی تر لە ڕێکارە خۆپارێزیەکان کەوا بڵین بە تایبەت بۆ قوتابخانەکانمە بۆ بەڕێوەبەر و مامۆستایانی قوتابخانەکان ئەوەیەکەوە لە مەکتەبەکان هۆشیاری تەندروستی بڵاو بکرێتەوە بۆی مناڵەکان زوو دەستیان بشۆن یعنی ڕێنمایان پێ بدرێت کە کاتێک دەستیان پیسە دەست نەدەن لە دەم و لوت و چاوانیان بۆ لەو نەخۆشیە بە دووربن ئەمن دەستخۆشی لە بەڕێبەرای تەندروستی سۆران دەکەم و لە بەشی پاراستنی تەندروستی کەوا بڵین بە ئەرکی خۆیان هەستان ڕێنمایان بڵاو کردێتەوە کەوا بۆ ئەو خاوەن مەتحەم و چێشخانەکان زۆر گرنگە ینی ماوە ڕێنمایان بۆ بڵاو بکرێتەوە و یەکێک لە خاڵەکان ئەوەیەکەوە بڵین خاوەن چێشخانەکان ئاگادار بکرێنەوە لە کاتی کەوا کارمەندەکانیان نەخۆش دەکەون خاستن کەوا تووشی سکسون و ڕەشانەوە دەکەن ئیجازەیان بدەنێ بۆ ئەوەی نەبێتە هۆکارێک بۆ بڵاوبوونەوە تەشەنەکردنی زیاتری نەخۆشی. بەڵێ دیارە ئێمە وەکو بەڕێبەرای تەندروستی سۆران هەوڵماندا یعنی هەنگاومان نایە بۆ ئەوەی کە بتوانین با بڵێن بەر لەو نەخۆشیە بگرین یان خۆت لە تەشەنە سەندنی هۆشیاریمان بڵاو کردەوە چەندین نامێلکە و پۆستەراتمان بڵاو کردیتەوە هەروەها لەگەڵ کارمەندان تەندروستیش چەندین کۆڕ و سمینارمان پێشکەش کردووە بەڵام مامۆستا کارزان دەبێت بزانم کۆلێژی تەکنیکی سۆران چی کردووە لەو ئاستا لەو با بڵێن پێشکردن لەو نەخۆشی یان خود با بڵێن بەرنامەی هۆشیاری وە بووە. ئێمە دەستخۆشی لە مامۆستا ئاکستا محەممەد ئەمین دەکەین کەوا دایم لەو کاتانەی کەوا نەخۆشیەکی بڵین لە ڕۆژە جیهانیەکان یان نەخۆشیێکی گواستراو بڵاوبەتەوە ینی پشگیری و سەپۆرتی ئێمەی کردووە بۆ کردنی سمینارات بۆ قوتابیەکانمان ئێمە هەر بە خۆشمان لە ناو کۆلێج بەشی تەندروستی و سەلامەتیمان ێمن بۆ کوێندامێکیشم لەو لیژنەیەدا ینی بەردەوام ڕێنماییمان هەیە تا ئێستاژ ڵین پۆستە روشتمان هەیە کە هەڵوا ماواسیوە لە لای سەرئاوەکان و لە دەبلیوسیەکان لەسەر ڕێکارەکانی خۆپارێزی لە نەخۆشی کۆلێرە. بەڵێ مامۆستا وەکو بەڕێزت دەمەوێت بزانم کە چی بکەین بۆەوەی کە با بڵێن هۆشیاری تەندروستی ببێنە سەرێ بە تایبەتی ئێمە لە بچووکترین شت کە دەست شوشتنە بەڕاستی ڕەنگە کەسانێکی زۆر گەورە بین بەڵام ڕەنگە بە شێوەیەکی تەندروست نەتوانین دەست ڕۆشێت چی بکەین بۆەوەی کە هۆشیاری تەندروستی زیاتر بڵاوکەینەوە بێ منیش بتوانم کە لە خەلالی بەرنامەکان بتوانم زیاتر سوود بە هاوڵاتیان بگەین. وەڵای مینا خان لە ڕاستیدا هۆشیاری تەندروستی ینی شتێکە تۆ دەبێت لە بنچینەوە ینی بیخێنا مێشکی خەڵکەوە ینی لە ڕۆزەکان لە مەکتەبەکان لە دواناوەندیەکان ئامادەی لە پەیمانگە و کۆلێجەکان ینی بەردەوام سمینارات هەبێ بەردەوام بڵێن پۆستەر و بڕۆشوروانە بڵاو بکرێتەوە و بەداخەوە یانێ من زۆر جارگلەیم هەیە لە کەناڵە ڕاگەیانەکان کە وەکو پێویست ڕێنمایی تەندروستی بڵاو ناکەنەوە تۆ لە باتی بڵین دەی 10 دقە ڕێکلام بۆ کاڵایەک دەکەی 5 دقەش دابنێ بۆ لە ناو بەرنامەکانت لە ناو هەواڵەکاندا دابنێ بۆ ڕێنمایی تەندروستی کەوا بڵین خەڵک کاریگەریی زۆری دەبێت دواتر ئێمە دەبێ بزانین ینی چێ کاریگەری هەیە لەسەر کۆمەڵگا سابۆنی منە مامۆستایانی ئاینی مامۆستایانی زانکۆ ئەوانە تەسیرێکی زۆریان دەبێت مامۆستاکانی قوتابخانە کە ئەوانە بڵین ڕێنمایی تەندروستی وڵاوکەنەوە ینی لە سەمینبەرەکان بێ لە کاتیوانەکاندا بێ زۆر گرنگە ینی ئەوانە گرنگی بدەن بە ڕێنمایی تەندروستی بۆ خۆپارێزی هەموو. بەڵێ ئینشاءڵڵا هاوڵاتیانمان هەمویان تەندروست بن و ئینشاءڵڵا بەڕاستی پێویستیان بە پزیشک و بە ئەوە نەبێت بەڵام بەداخەوە نەخۆشیەکان ڕۆژ بە ڕۆژ زیاترە بن با بڵێ نیشانەکان حالەتەکان زیاتر بن پێویستە خۆپارێزی و پاراستنی هاوڵاتیان میناخان لە وڵاتە پێشکەوتەکان ئێستا زۆر گرنگی بە پریڤێنشن دەدەن بە خۆپارێزی دەدەن خۆپاراستن دەدەن بۆ لەبەرەوەی خۆپاراستن هیچ کولفەیەکی تێناچێت ئەتۆ وەرە تەدەسی ڕێنمایەکی بڵین تەندروستی بڵاو دەکەی و سمینارێک دەکەی هیچ کۆستێکت بڵین بۆ حکوومەت نییە بەڵام ئەگەر بێت و خەڵکێکی زۆر تووشی نەخۆشی بێ کولفەیەکی زۆر دەکەوێتە سەر حکوومەت جا بۆیە ئێستا وڵاتە پێشکەوتەکان گرنگیەکی زۆر دەدەن بە خۆپارێزی هەر ئێمە بڵین لە پزیشکیشدا ئەومان هەیە دەڵێن پریڤێنشن بێتەر دان کیور یعنی خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن یعنی ئێمە چەند گرنگی بە خۆپارێزی بدەین کۆمەڵگایەکی تەندروستمان دەبێت کە کۆمەڵگایەکی تەندروستمان هەبوو جیلێکی یعنی تەندروست و سەلامەتمان دەبێت. مامۆستا من هیچ نەما پێم خۆشە لە کۆتاییدا ئەگەر پێشنیارێکت هەیە بابەتێکت هەیە پێشکەش. وەڵاهی ئەمێن دەستخۆشی لەیەوە دەکەم وەلا دەستخۆشی ڕادیۆی زاری کرمانجی بەڕێبەراتی تەندروستی سۆران پێم باشە ئەو بەرنامانە گرنگی پێ بدرێت و
زیاتر ڕێنمایی تەندروستی بڵاو بکرێتەوە. ینی ئەو بەرنامانە ئەگەر بێت بۆنە لە بەرنمەیەکی ئاوادا 10 کەس ئیسیفادەی کە زۆرە، ئەو 10 کەسە لەوانەیە 10 کەسی کە ئاگدار بکاتەوە. یعنی ئەگە کۆمەڵگەیەکی وەشیارمە هەبوو لە بواری تەندروستی نەخۆشخانەکانیشمانە وەختی ئەو قەڵە باڵغی ئێستا هەیە پێوە نابێت. جا ئینشاءڵڵا پێشنیارم وایە بۆ ئێوەی بەڕێزکەوە گرنگی بدەن بۆ بەرنامانە بۆی هاوڵاتیانی ئێمە بەڕاستی یعنی بۆی بەحەسێنەوە، بۆی تووشی نەخۆشی و ئازار نەبن، بۆی کەسە خۆشەویستەکانمان لە دەست نەدەین، بۆی کۆمەڵگایەکی تەندروستمان هەبێت زیاتر گرنگی بدەین بە خۆپارێزی و خۆپاراستن. زۆر سپاس دەکەم. من زۆر خۆشحاڵ بووم بە میوانداری بەڕێزت. هیوادارین لە بەرنامەکانی داهاتوش بەپێی کات و بەپێی ئەوە دەزانم زۆر سەرقالی بەکارویشەوە. ئینشاءڵڵا هەر موفەقی هەر تەندروستی بۆمان بمینێ ئینشاءڵڵا بتوانین زیاتر بابەتی تەندروستی لە بەرنامە شتیوان بەخوای گەورە ئینشاءڵڵا دەستخۆشی لێوە دەکەم و بۆ ستاف و بۆ هەمووانەی کەوا مادووم بۆ بەرنامە. زۆر سپاس. بیسەرانی خۆشەویستی زاری کرمانجی، دەگەینە کۆتایی ئەو بەرنامەیە ئینشاءڵڵا بتوانین لە هەفتەی داهاتوو بەرنامەیەکی باشتر و بە سووتریشتان پێشکەش بکەین. خواتان لەوە.